ڕێزم جارش سلااوان لێبێ لە ستۆدیۆی کراوەی کوردستان 24 لە ڕۆژی نزایی نیشتیمانی ڕاستەخۆ لەگەڵتانی میوانی ئەم جارەمان زۆر بەڕێز کاردینال لوئیس ساکۆ کە پێویست بە ناساندنی ناکە زۆر دیارە چ کەسایەتیەکە. جەنابی کاردینال زۆر بەخێر بێن بۆ کوردستان 24 بۆ ئەم دیدارە گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان سوپاس بێەوە گەورەتان کردین. خێردار بێ زۆر سوپاسی دەکەم. باش جنابي كاردينال العفو عربي باخير اوكي سيدنا كاردينال يعني هذا اليوم هذا الحدث هو الدعاء نزاكردن وطني نزاكردني ياخذ نزاين اجتماعي لهرمي كردستان چۆن لەم ڕێوڕسمە دەڕوانن لە کاتێک دۆخی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە گرگرتندا بەڵام لە هەرێمی کوردستان سەقامگیریەکی تەواو هەیە ئەمە چ پەیامێکی تێدا بەڕاستی ئەمە پەیامێکە ئەمە وەکو ئێوەش ئاماژەتان پێکرد ناوچەکە لە دۆخێکی گرگرتوودایە بەهۆی ململانێ جۆرێک لە وریایی هەیە ئەم جۆرە ڕێوڕسمە کە هەموو پێکاتەکانی عێراق لە ناوچەیەکی ئارامێک و هەرێمی کوردستان کۆ دەکاتەوە نەک تەنیا پێکاتەکانی هەرێمی کوردستان بەڵکو هەموو جیهانی کۆ کردوتەوە چونکە خەڵکێکی بیانی زۆر هاتوونە ئێرە دەبێت 2000 خەڵک لەوە تێبگات تەنیا دەتوانین بەیەکەوە بژین جگە لە بەیەکەوە ژیان هیچ بژاردەیەکی دیکەمان نییە لەگەڵ یەکتری بژین و هاوکاری یەکتری بکەین هیچ چارەسەرێکی دیکەمان نییە. شتە تایبەتەکان تایبەتن بە خەڵکانەوە هەر کەسە و ئاینی خۆی هەیە تۆ مسلمان من کریسیان بەڵام نەتۆ ئاین بەسەرمدا دەسەپێن نە من بەسەر تۆیدا بسەپێنم یان هەر ئاینێکی دیکە ئاینەکان نابێت زیاکاری بکەن و ئاینەکان زیاکاریش ناکەن و بیرکردنەوەی پراوێز خستنی ئەوانی دیکە جێگەی نابێتەوە جگەلەوەش ئەو چەمکی پێکاتەکان دەوڵەت دروست ناکە دەبێ هاوڵاتی بوون چەمکی سەرەکی بێت ئێمە هەمومان هاوڵاتیان دەبێ هەر یەکەمان مافی خۆمان من هەبێت و دادپەروەری کۆمەڵایەتی بەدی بێت ئێمە ئەم شتەمان تەنیا لە هەرێمی کوردستان بەدی کردووە ئەم ڕۆژ بەڕاستی ڕێوڕسمەکە پامێک بوو نەک بە تەنیا بۆ عەرەب و هەموو جیهان زۆر باشە بەڕێز کاردینال لوئیس سەرۆک بارزانی و دەست پێشخەری ئەم بۆنەی کردووە ئەمە پامێکی تێدایە کە سەرۆک بارزانی خۆی دەست پێشخەر و سەرپەرشتیاری ئەم بۆنە گرنگە بکات. سەرۆک بارزانی ئەمڕۆ کەسێکی جیهانیە یەکێکە لە کەسایەتە جیهانیەکانە خاوەن داناییە و خاوەن دیدگایە و سەرۆک بارزانی وەکو کەسێکی سیاسی خۆی ناناسێنێت بەڵکو وەکو مرۆڤ وەکو سەرپەرشتیار ئەو مامەڵەیە ئەو دەیکات لە ئاستێکی جیاوازە لەوەی کە خەڵکانێک دەیکەم بە دوای دەسەڵاتەوەن بە دوای با بڵێن دەسەڵات و پارەوەن و گەنجەڵی لێکەوتۆتەوە لە ئەنجامدا بۆیە سەرۆک بارزانی زامنی ئارامی هەرێمی کوردستانەوە هیوادارین ڕۆڵی زیاتریشی بۆ عێراق بەڕێز کاردینال ئەگەر سەیری هەرێمی کوردستان بکەیت مێژووی کوردستان ئەومان پیشان دەدات کە شەڕی ئاینی لە هەرێمی کوردستان لە نێوان پێکاتەکانی گەلی کوردستان کە ئاینی جیاوازیان هەبووە نەبووە جا هەر پێکاتە خودت هەر نەتەوە هەر ئاینێک بووبێت بۆچی هەمان شت لە عێراق هەبووە بەڵام لە هەرێمی کوردستان نەبووە خود دەوڵەتانی دیکە بەڵێ ڕاستەکەی ماوەیەکی زۆر کورد بەر لە هاتنی چینی سیاسی ئێستای هەرێمی کوردستان جۆرێک لە ململانەیە بوو بەڵام کەم بوو بەڵام دوای ئەوە ئەم شتانە کاڵ بوون بەرچی لەبەرەوەی سەرکردایەتی کوردی زوو لەوە تێگەیشت کە ململانەی خزمەت بە کەس ناکە بۆیە هەوڵیاندا کۆتایی بە ململانەکان بێنجە ئاینی بێت عەشایری بێت یاخود هەر شتێکی دیکە بێت بەڵام ئەوانی دیکە ئەو شتیان لەلا دروست نەبووە کرێ ئەو ئەزموونی لە هەرێمی کوردستان هەیە گەشتاندنی بۆ بکرد لەبەرەوەی ئەزمونێکی باشە بەڕێز کاردینال ئەگەر سەیری ڕۆژهەڵاتی ناوەڕاست بکەیت ئێستا هەموو شەڕەکان بە زۆرێک لە زۆرەکان شەڕی ئاینین بۆچی ئێمە هەمومان لەلایەن خودداوە دروستکراوی ئەم شەڕە ئاینیە لە پای تەنانەت لە نێو خودی ئاینێکیش لە شەڕی مەزهەبی هەیە بەر لە هەموو شتێک ئاینەکان ئەم
ململانەیە ڕەت دەکەنەوە ئاینەکان لەگەڵ ئەم ململانەیە دانین هەندێک کەس هەن سیاسی و ئاینین دەیانێت ئاینەکان بەکار بهێنن بۆ مەبەستی تایبەتی خۆیان دواتر ئێمە کێشەی لێکدانەوەمان هەیە دەبێت لێکدانەوە بۆ کتێبە ئاینە پیرۆزەکان ڕاست و دروست بێت ئێستا سەدەی 21 کەرستەی زانستی هەیە بۆ بتوانی لێکدانەوەی دروستکەی نابێت لێکدانەوەی کلاسیکی بکری هەموو سەردەمێک فەرهەنگ و هێزر و دۆخی تایبەتی خۆی هەیە ئەم ڕۆشتەکان گۆڕاون ئێمە ئێستا لە سەدەی یەکەمی هجری یاخۆت زاینی ناژین و ئێستا خوێندنەوەی نوێ هەیە و پێویستمان بە خوێندنەوەیەکی دروستە بۆ پەیامی ئاینەکان لە یەکتری نزیکمان دەکەنەوە بەڵام جیاوازمان ناکەن زۆر باشە بەڕێز کاردینال ئەم ڕووداوای ئەمڕۆ پەیامی بۆ عێراق چییە تایبەتیەوە بۆ جیهان لە شوێکی گشتی پەیامەکەی زۆر پەیامێکی ڕوون و ئاشکرایە ئەم بۆنەیە وەکو کۆکردنەوەیەکی با بڵێن هەمە چەشن وایە هەمومان لەگەڵ یەکتریدا دەنیشین لەسەر یەک مەز و بەیەکەوە نان دەخۆین بەوەی کە پەیامەکەش ئەوەیە ئێمە چۆن یەک نان دابەش دەکەین لە نێوان خۆماندا نەک شەڕ لە ناو یەکتری بکەین خوددا ئێمە بەوە دروست نەکردو تا شەڕ بکەین بەڵکو بۆ ئەوەیە کە ئێمە لە باشترین دۆخدا بژین واتە هەموو ئاینێ بە شێوازی خۆی بە نزای بە تایبەتی خۆی ئامانجە پیرۆزەکە ئاشتی و برایەتیە هەر ئەمە گرنگە هەموو ئاینێک تایبەتمەندی خۆی هەیە و ڕێز لێگیراویشە بەڵام نابێشت بسەپێندرێت و بە زەبەر دەبێت کۆتایی بە گوتاری ڕقوکینە بهێنرێت زۆر باشە من پرسیارێکی دیکەم هەیە پاپا فرانسیس کۆچی دوایی کرد دەگوترێت کاردینال لویس ساکۆیەکە کە لە بربژێران بۆ پۆستی پاپا من دەمەوێت وەڵامێکم ئەم دەتەوە ئێمە ژمارەیە کاردیناڵین هەمومان کاندیدین هەمومان بربژێرین خەڵکی هەر وڵاتێک دەیەوێت کە کاردیناڵی ئەوان ببێت بە پاپا لە عێراق بێت یاخود لە ئەوروپا بێ یاخود لە ئەمریکا بێت بەڵام هەموو ئەوەی دەگوترێت تەنیا قسەیە ئێمە کۆ دەبینەوە لە نێوان 5 بۆ 10 مانگ پاپا دیاری دەکەین بەڵام لە سەرەتادا چەند سیفەتێک دیاری دەکەین کە دەمانوێت لە پاپادا هەبێت دوای ئەوە دەنگدان نهێنی دەکرێت ئەگەر ڕێگەبێ بدەین دەنگ بدەین بێگومان دەنگ بە لوێس ساکۆ دەدەین بەڕاستی ڕوون نییە کێ دەبێت بەڵام تاوت توێ دەکرێت بۆ ئەو کاتەی تا ئێستا لەگەڵمان بوون ئەم دیدارەمان لەگەڵ کاردینال لویس ساکۆ لێرەدا کۆتایی دێت تا دیدارێکی تر شاد و بەختەوەر بن گەلێک سپاس